سڵاو سەلاف سڵاو لە تۆ و لە هەموو بینەران بەڕێزان ئێستا من لە بەردەم نەخۆشخانەی شارم لە شاری سلێمانی دیارە 24 کاتژمێر تێپەڕە بێت بەسەر ڕووداوی کە ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی لە یەکێک لە کارگەکانی ئاسندا تەقی گولە تۆپێک تەقیەوە بکە بەهۆیەوە 4 قوربانی لێکەوتەوە قوربانیەکان سییانیان بریندار و دانەیەکیشیان هەردەست بەدێ گیانی لە دەست داوە و ئەو سێ بریندارەی تریش بەپێی زانیاریەکان کە لە لای ئێمەیە لە برایەکی یەکێک لەو بریندارانە بە ئێمەی وت بەرلەوەی بێمەم ڕاستە و خۆیەوە بە ئێمەی ڕاگەیاند کە ڕۆژی بریندارەکان ناجێگیرە بە تایبەت دانەیەکیان کە ڕۆخساری تەواو شێواوە و ئەوترێت بیناییش لەدەستداوە ئەوی دیکەشیان قاچی و ئەوە هاوکات برینداری سێمیش ئەو قاچێکی دیکەیەتی کە واتە هەر بریندارە و قاچێکی دی و بریندارێکیان دەموچاوی شێوا و قاچیان دەستداوە ئەمە لە کاتێکایە کە ڕۆژی ڕابردوو بەهۆی کارکردنەوە لەو کارگەیەدا هەم کرێکارانە بە ڕەگەز عەرەبن کاریان کردووە بەهۆی ئەو تەقینەوەیەوە بەشێکیان بریندار بوون و کەسێکی دیکەش گیانی لەدەستدا هەرچی سەبارەت بە ڕووداوەکەی شاری ڕانی شاوی کە هاوکارم لە پێچوو من ئاماژەی پێکرد باخان کە لە پردی زۆپی ڕانی ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە بەهۆیەوە کەسێک بە برینداری گەێنراوەتە نەخۆشخانەکانی سلێمانی تامچیر کە ساتەی من قساکەم هیچ ئەمبوڵانسێک دیار نییە و هیچ بریندارێک لەو ڕووداوەی شاری ڕانیەوە نەگەیشتۆتە ئێرە بەڵام ئێستاوا من گوێم لە دەنگی ئەمبوڵانس یان پۆلیسە ئەگەر ئەوە نەبێت تا ئەم چرکە ساتە هیچ بریندارێکی ڕووداوەکەی هاتوچۆی ڕانیا نەگەیشتۆتە نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی.